گۆڕی مامۆستایەکە لە دەڤەری ڕاپەڕین کە تا ساتی مردنی لە هەوڵی بەدەستهێنانی ژانێکی شایستەدا بوو بۆ خۆی و هاوپیشەکانی، بەڵام لە سای دەسەڵاتی کوردی خەونەکەی بردە ژێرخاک. مامۆستا شوان یەکێک بوو لە دەنگە ناڕازی و دلێر و بوێرەکان و هەمیشە بۆ داواکردنی مافی خۆی و هاوڵاتیان لەسەر شەقام بووە، بەڵام بەر لە بەدیهێنانی داواکاری و خواست و مافەکانی بە جەڵدەی دڵ کۆچی دوایی کرد. لە دوای کۆچی دوایی مامۆستا شوان دەبینی خەمە گەورەکەی خستۆتە سەرشانی ئێمەی چالاکوانان بە تایبەتی و هەروەها لە ناو دڵی خەڵک و جەباوەردا مایەوە کە هەمومان بە ئەسەف و بە خۆزگەوێن کە نەمردایە، بەڵام کەسانێکی ئێستا هەموو کوردستان خۆزگە ئەخوازن ببنن و لە ناو بچن و نەمێنن کەچی مامۆستا شوان هەمومان بۆ بە تەئسیرین و دڵنیاش بن لە یادبان ناوچێ و هەر نوێ نەرمانە و هەر بەردەوامی سوورین لەسەر ئەو ڕێبازی مامۆستا شوان گردوێتی کە داگیرکردنە لە خەڵکی هەژار و مافخراوی ئەم وڵاتە و هاوڕێ و هاوپیشەکانی بەڵێن دەدەن لەسەر ڕێبازی مامۆستا شوان بەردەوام بن و سازش لە دەنگی ناڕازی و دلێریان بۆ داواکردنی ماف و حکومڕانیەکی باشتر نەکەن. ئێمە کە لە 2015 لە ناوباغی گشتی ڕانیە پەیمانماندا کە ڕەبرایەتی شەقام بکەین، یەکێک بوو لەو هاوڕێیانەی کە بەبێ دانەبڕان هەتا ئەو ڕۆژەی کە خی گەورە ژێڕایەوە بۆ لای خۆی پابند بوو بەو بەڵێنە. کۆمەڵی خەون و خولیای زۆرمان هەبوو بێکەوە، یەک لەوانە چاکسازیکردن لە سیستەمی حکومڕانی و بەدامەزراوەیکردنی ئەو حکوومەتە فاشیل و فاسیدەی کە هەیە کە خەڵک برسی دەکات. یەکێک لەو خەونانەی کە مامۆستا شوانەی بوو ئەوە بوو خەڵکی فەقیر و هەژار ینی بگەن بە ئامانجەکانی خۆیان، حکوومەت ڕێز لە کەرتی پەروەردە و مامۆستایان و شکۆ بۆ پەروەردە و بۆ مامۆستایان و بۆ خوێندن بگەڕێتەوە. بنەماڵەکەشی شانازی بە مامۆستا شوانەوە دەکەن و کە هەمیشە لە بەرەی مافخراواندا بووە و بەردەوام وتوویەتی لە نائومێدیدا دەبێت ئومێد دروست بکەین، ماف نادرێ دەسەندرێ. هەمیشە لەگەڵ چینی چەوساوە و بەشخوراودا بووم، هەمیشە داوای ئەوەی دەکرد کە ماف دەبێ بسەندرێ، ماف نادرێ دەسەندرێ. مامۆستا شوان هەمیشە وتەیەکی هەبوو، ئەیوت لە نائومێدیدا دەبێت ئینسان ئومێد دروستکات. مامۆستا شوانی کۆچ کرد و مشتێکە لە خەرمانی ئەو هەزاران هاوڵاتیەی کوردستان کە خەونیان بە ژیان و حکومڕانیەکی باشترەوە دەبینی، بەڵام بەشێکی لە ڕێگەی هەندەرانگیانیان سپارد و بەشێکی دیکەشیان دیقیان کرد و لە سایستەمەکانی حکوومەتی هەرێم و دەسەڵاتە کوردزمانەکان خەونی و هیواکانیان بردە ژێرخاک. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام.